بە پایسکیل بوو ڕامگر لە پێش ترابایدەکە لە پێش من ترابایدەکە ئافرەتێک ڕاوەستا بوو مسی لە ئۆکادەکە بۆی کەسێک بێتن با بێت سەوز بێت پێ بێتن پێ نابوو تووڕە بوو لە عامود تووڕە بوو خۆی لەوە تووڕاکە لە عامود و لە گڵۆپ دەزوو بە ئەوە چی هاوارێ کرد دڵی خۆم وتم وەڵڵی تێتەگەم لە دەروونتە ئەزانم چ ماڵوێرانە چی ئەزانم چ بەستە زمانێکی ڕاستە پایسکلت پێیە بەڵام ئەزانم ئێستا لەسەر کار هاتووی قاچەکانت دێشێ دڵی خۆم ئەواموت پشتت دێشێ ئەزانم ئێستا ئەچیتەوە ماڵەوە مەجای خەویشت نییە ماڵێکی سارد و سڕ نە مێردی لێیە نە کوڕی لێیە نە کچی لێیە نە میوانی لێیە نە خەزوری لێیە نە خەسووی لێیە نە مامی لێ نە خاڵی لێ کەسی لێنێ سارد و سڕ ئەبێ بەپەلا ناو ماڵەکەی خۆت خاوێن بکەیتەوە جلەکانت بشوێت بۆ بەیانی دیسان خۆت سالاک بکەیت دیسان بچێت سەر کارەکەتە بۆیە تەحمولی گڵۆپێکی نەماوە هەتا لە سۆری ئەبێت بە زەرد و ئەبێت بە سەوزە ئەمە دوێنێکە لە بەرچاوی خۆم زۆر نەگەی بە یەک و دوانە ئەمێ وەزعی ئافرەت بەڵام ئەگەر بێت بە پایسکل بە سیارەکە تێپەڕین ئەڵێ بزانە ها ئافرەتی ئەڵمانیا ئەوڕۆپا چەندە حوڕنا پایسکل لێخوڕێ ئەمە بە تەمەنیشە پایسکل لێخوڕێ عەزیزم باسی ئەوە مەکە وەرباسی دەرونی بکە وەباسی منداڵدانەی بکە وەباسی شیری مەمکەکانی بکە تاخوا هەمووی وشک بووە یا وشک نەبووە ناو تا وەرە سەیری خەندەی سەلێوەکانی بکە تاخوا ڕۆژێ چەند جار پێ ئەکەنێ کام لە دەرسی ڕابردوو بۆ باسکردوونە خۆشەویستەکانم واللهی ئەوە کورد ئەڵێ ئەوەی لە ماڵم نییە ئاگای لە حاڵم نییە ئەوەی ئاگای لە دەرونیم ئافرەتانەش نییە ئاگای ساء ما يحكمون الحكم أداة رجما بالغيب في شك بتاريخي ولا يقول لا بتاريخي وأنا وأظن زور آسودنا أمي وضع كان يعني كما براستي درج يك زار كشديت وشي خزاني أمره كبو تاشي خزان بوا